هەلی ڕوودانی ڕووداوێک دێنێتە دی واتە ئەگەر پێشبینی داهاتوو ئەکا لەسەر ئەساسی چی؟ ئەو شتەی کە هەمان ئەگادار بە ئەگەر پێشبینی ئەکات بۆ داهاتوو لەسەر ئەساسی ئەو شتەی هەمان. بۆ نمونە ئەڵە چی؟ ئەو شتانی کە لە ئەگەر لە پۆلی حەوت و هەشتا خوێنما ئەڵە چی؟ ئەڵێ ئەمڕۆ هیچ هەورێ بە ئاسمانەوە نییە. ئەگەری ئەوەی کە ئەمڕۆ بەفر ببارێت چییە؟ ئەڵێ ستەمە. بۆ چکە ئێمە زانین هەور بەفرۆمانە بە بۆنی هەورەوە دروستە بێ، هیچ هەورێ بە ئاسمانەوە نەبێ بەفر نابات. بۆ نمونە شتی کەمان زۆرە. بۆ نمونەڵە چی؟ ئەم خوێندکارە لە 10 تاقیکردنەوەیە 9 تاقیکردنەوەی دەرچووە. ئایا ئەگەری دوای دێمین تاقیکردنەوە تاقیکردنەوەی ئەم خوێندکارە بکەم ئەگەرەکەی کات چی؟ ئەکاتە سەر و پەسەند. بۆ چونکە لە 10 تاقیکردنەوە 9یانی دەرچووە. بەو شێوە اینجا دوای ئەوە چیمان هەیە؟ دەربڕینەکانی ئەگەرمان هەیە. دەربڕینەکانی ئەگەر بە چەند دەربڕێت؟ 4 دەربڕین بە کەرتی دەی بە ڕێژەی سەدی لەگەڵ بە دەستەواژەکانی ئەگەر. بەو شێوە باشە بە قوربان. وەکوتم تاقیکردنەوەی هەڕەمەشیشمان باس کرد کە چالاشیەکە ئێمە ئەنجامی ئەین و چاودێری ئەنجامەکانیەکەین. لە دوای تاقیکردنەوەی هەڕەمەشی چیمان هەیە؟ بۆشایی نمونەمان هەیە ئەم زاراوەیە یاخود پێشەوتێکی هەموو ئەو ئەنجامانی دەتوانادایە ڕووبات. ئەمە هی چەند بوو؟ هی 3 پارە بوو. ئەمەشی چەند پارە بوو؟ هی 2 پارە بوو. بەوش ئێستا تاسە کەس پرسیاریەیە؟ بەڵێ مەسەلەن نمونەی شکەمانەیە پەپکێکمانەیە بەم شێوەیە ڕەنگ کراوە. ئەمە سوورە، ئەمە زەردە، ئەمە شینە، ئەمە شینە. ئەتوانی تۆ لە خشتەیەەکە ئەگەری هەریشیان بدۆزیتەوە. بۆ نمونە خشتەکەمان هەیە کە لەکتێب بکەشە بۆی هەلکردوی باوشی من. ئەگەری سوورمان هەیە، ئەگەری زەردمان هەیە، ئەگەری شینمان هەیە. باشە؟ ئەگەری سوورە کاتە چی؟ ئەمە ئەنجامەکانە، ئەمەش ئەگەرەکانە. ئەگەری سوورە کاتە چی؟ ئەکاتە ئەگەر با بڵێین بە کەر جوابی بێتەوە ئەکاتە 1/4. چەند بەش لەو پەپکە سوورە؟ 1 بەش. چەند بەشە خۆی هەرمی؟ 4. ئەکاتە چەند؟ 1/4. زەردەکە کات چەند؟ 1/4. شینەکە کات چەند؟ 2/4 کە ئەشکاتە 1/2. اینجا شتیش کەشەوە بێ هەمومان بزانین هەموو تاقیکردنەوەیەک کاتێ هەموو ئەو ئەنجامانی کە تایە ڕوئەیەن ئەبێ سەرجەمی ئەگەرەکانیان بکاتە چەند؟ کاتە 1. یعنی 1/4 کۆی 1/4 کۆی 2/4 ئەکاتە چەند؟ ئەکاتە 1. پاری شتیشکەمانە خێنە پۆلی هەشتاوی چی بوو؟ ئەگەری ڕوودا و لەگەڵ ئەگەری ڕووداوی تەواوکەر. بیتانیەت تەواوکەر ئەی کردە چەند؟ 1. بۆ نمونە ئەی چی؟ ئەی تورەکەیەکمانەیە تۆپی سوور و تۆپی زەردی تایە. ئەگەری تۆپی زەردەکان ئەکاتە 1/7. ئایا ئەگەر تۆپەکە زەرد نەبێت ئەکاتە چەند؟ ئەکاتە تەواوکەری ئەم. تەواوکەری ئەم چەندەکە؟ 6/7. وایە؟ ئەکاتە 6/7. بۆ چونکە 6/7 و 1/7 چەندەکە؟ ئەکاتە 1. باشترینەکان لە پەیمانگای سلەیمانی بۆیە ئێرە هەڵبژێرە. سەرکەوتن وشەیەکە ئێمە مانای پێدەبەخشین.